سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان هۆشداریدایە هێزەکانی ڕژێمی سووریا لە کاتی دووبارەبوونەوەی دەستدرێژیەکانیان بۆ سەربازانی تورکیا گورزی سەربازی سەختیان ئاراستە دەکرێ و تەنانەت ئەو ناوچانەش دەگرێتەوە کە لە دەرەوەی ڕێکەوتنامەی سوچین. ئەردۆغان کە لە بەردەم کوت لە پەرلەمانیەکەی ئاک پارتی وتاری پێشکەش دەکرد ڕایگەیاند چیتر ئەو فڕۆکانی کە خەڵکی سڤیلیان بۆمباران دەکرد وەکو جاران ناتوانن ئازاد بن چونکە تورکیا بێدەنگ نابێت لەوەی کە لە ئیدلیب ڕوودەدات. سەرەڕای بێدەنگی هەمووان خستنە خوارەوەی دوو کۆپتەری ڕژێمی سووریا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا نیشانەی وەرچەرخانێکی نوێ. ئەردۆغان جەختی لەوە کردەوە پێویستە ڕژێمی سووریا تا کۆتایی ئەم مانگە بە تەواوەتی بگەڕێتەوە بۆ دوای خاڵەکانی چاودێری بە پێی ڕێکەوتنامەی سوچی. هەر لەو بارەیەوە سەرۆکایەتی رووسیا ڕایگەاند ڤلادیمیر پۆتین لەگەڵ سەرۆکی تورکیادا پەیوەندیکی تەلەفۆنی لە بارەی ئاڵۆزیەکانی پارێزگای ئیدلیب بۆ ئەنجام داوە و هەردوو لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوانیان بە پێویست دانیوە. لە دوای گوشاری نوێی هێزەکانی ڕژێمی سووریا و رووسیا و میلیشیا هاوپەیمانەکانیان بۆ سەر پارێزگای ئیدلیب و حەڵەب ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان کە چەندین جارە لە ناوچەکانی تری وڵاتەوە ئاوارە بوون بۆ جارێکی تر بەرەو چارەنووسی نادیار و سنوورەکانی تورکیا ئاوارە بوونەوە کە بە پێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان زیاترن لە 9 ملیۆن کەس. بۆیە ئەم ڕووداوە تورکیای ناچار کرد هێزێکی زۆر بنێرێتە ناو سووریا. ڕۆژانەش ژمارەی ئەو هێزانە زیاتر دەبن و وا چاوەڕوان دەکرێت ئەگەر رووسیا کۆنتڕۆڵی ڕژێمی سووریا نەکات تورکیا هێرش بکاتە سەر هێزەکانی ڕژێمی سووریا و ئۆپەراسیۆنێکی فراوان ئەنجام بدات. گەرچی تا ئێستا رووسیا بۆ کۆنتڕۆڵی ڕژێمی سووریا هەنگاوی هەڵ نەگرتووە بەڵام بەرژەوەندیەکانی لەگەڵ تورکیادا گەورەترە لەوەی بە سانایی دەستبەرداری بێت. بە تایبەتی تورکیا وەکو دووەمین هێزی ناتۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە رووسیاوە نزیکتر بووە تا ویلایەتە یەکگرتووەکان. ئەوە جگەلەوەی بەرژەوەندی ئابوووریەکانی نێوان مۆسکۆ و ئەنقەرە بە شێوەیەکی خێرا بەرەو هەڵکشان و فراوان بوون دەچن. جیمز جیفری نوێنەری ئەمریکا بۆ سووریا لە سەردانیدا بۆ ئەنقەرە پشتیوانی وڵاتەکەی بۆ تورکیا وەکو هاوپەیمانی ناتۆ ڕاگەیاند و لە لێدوانێکدا بە پێویستی زانی ڕژێمی سووریا لە ئیدلیب ڕاگیرێت و رووسیای بە بەشداری ئەو تاوانانە ناوبرد کە ڕوو دەدەن. چاودێران بڕوایان وایە ئەمریکا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تورکیا و رووسیادا پشتیوانی لە تورکیا ناکات. بەڵام لەم کاتەدا واشنتۆن بۆ دەستەبەرکردنی هاوکێشەی پەرتکە و زاڵ بە دەیەوێت تورکیا لە رووسیا دوور بخاتەوە. لەم هەلوو مەرجەدا تورکیا چاوەڕێی هەڵوێستی ئەمریکا و ئەوروپای هاوپەیمانی لە ناتۆدا نییە کە پشتیوانی لێ بکەن. تەنیا دەیەوێت بە هاوکاری ناتۆ ناوچەی ئارام لە پارێزگای ئیدلیب بچەسپێنێت بۆ ئەوەی جارێکی تر تورکیا نەکەوێتە بەر شەپۆلی بەرفراوانی زیاتر لە 4 ملیۆن ئاوارەی تری سووریا کە تورکیا بەرپاکردنی جەنگی بەلاوە باشترە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو شەپۆلەی ئاوارەکان. هەر بۆیە چەندین ڕۆژە بەدەیان ستونی سەربازی گەورەی ناردۆتە ناو سووریا لە کاتێکدا هەوڵی دیپلۆماسی جددیش دەدات کە لەگەڵ رووسیادا نەگەنە قۆناغی ڕوبەڕووبوونەوە.